ئەمانەی بەنو ئیسرائیل بە تایبەت باسەکە. یەکەمین جارە فەرمێ عەلا فی الئەرض، ئەمە خۆی بەڕاستی مەفسەدەیەکی زۆر گەورەیە. زۆر گەورەیە ئینسانێک لە خۆی ئەوەندە بایی ببێ واگە خۆی بە گەورە نیشان بدا علو. ئەو علوەش کە خوای گەورە فەرمێ تیلکە الجەنەت و باسی بەهەشتەکە فەرمێ بۆچەیە للذین لا یوریدون علوا فی الأرض ولا فساد. ئەو علوەی لەگەڵ فەساد هێناوەتەوە کە بریتێ لە لوتبەرزی و تەکەببر و تەجەببر و ئەوان. ئەم ئینسانە خۆی کە وەکو هەموو ئینسانەکانی تر وایە وەکە بووە مەسئولێکی گەورەی وڵاتەکە، هەستی مەسئولێتی پێویستەوە تیابێ کە لە کۆڵی لە هەمووان قورسترە، نەکەوەندە لوتبەرز بێ و بەم تەسەڕوفاتانە بەم ئەسبابانە کە یەکێکە لە سیمای فرعونی حکمی وڵاتەکە بکە. ئەوە فرعونە و فرعونۆچکەیەکە ئێستا ئەبینی بەم شێوەیە خوای پەروەردگار لێ قبوڵ ناکە. لە باسی فرعونیشە یەکەمین خاڵ کە باسەکە باسی فرعون خۆیەکە. یەکەمین خاڵێک کە لەمەوە فێرە بین ئەوەیە کە مادام فرعون هەیە لە وڵاتان حکم بکە، هەر وجودی فرعون لەسەر دەسەڵات پێویستە ئینسانی مسلمان بۆی ببێ بە پاڵنەرێکی داعوە و جیهادەکە بۆ ئەوەی واقعەکە بگۆڕێ. چونکە خوای پەروەردگار دەسەڵات ئەبێ بدرێتە دەست کەسێک کە تەقوای خوای تیا ڕعایەتەکە، بدرێتە دەست کەسێک کە پەیامی خوایی تیا تەطبیقەکە و دادی شەریعەتی ئیسلام لە ناو خەڵکەکەیە بڵاوەکات، یەکسان تەماشایانەکە و هەر یەکەش خاوەن مافە مافی خۆیانەدات. ئایا فرعونی ئەم وڵاتانەی لە وڵاتی مسلمانانە بوون بە دەسەڵاتدار صفەتی فرعونیان هەیە یا صفەتی سەیدنا داوود عەلا نەبینا عەلەیهی سەڵات وەسەلام کە هەم پێغەمبەرێکیش بوو هەم مەلیکیش بوو، هەروەها سەیدنا سولەیمان سلامی خوای